چیرۆکی لێبڕین و خواردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن کابینەکانی هەشت و حەوتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە مانگی ئەیلولی ساڵی 2015ەوە دەستی پێکردو تا ئێستاش بە پاساوی جیاجیا بەردەوامە. لە ماوەی ساڵانی 2014 بۆ 2024 حکوومەتی هەرێمی کوردستان 6 موچەی فەرمانبەرانی هەرێمی خواردووە بە شێوەیەک 34 موچە بە سیستمی پاشەکەوت و 10 موچە بە لێبڕین و 16 موچەی تەواویشی خواردووە. بەم پێش 27 تریلیۆن و 428 میلیارد دیناری موچەخۆرانی لە ماوەی ئەو 10 ساڵەدا خواردووە. حکوومەتی هەرێمی کوردستان بە پاساوی قەیرانی دارایی ساڵی 2015 تەنیا 8 موچەی دابەش کرد و 4 موچەی تەواوی خوارد. ساڵی 2017 موچەیەکی دیکەی فەرمانبەرانی خوارد. ساڵی 2020ش 7 موچەی فەرمانبەرانی نەدا و لە ساڵی 2023 موچەی دابەش نەکرد و لە ساڵی 2024ش موچەیەکی خوارد. ئەم ساڵیش چاوەڕوان دەکرێت 2 موچەی دیکەی فەرمانبەران بخوات. کۆی گشتی ئەو موچانەی کە حکوومەت لە ماوەی 10 ساڵی ڕابردوو دابەشی نەکردووە 14 تریلیۆن و 299 میلیارد دینارە. جگە لە خواردنی 16 موچەی تەواوی فەرمانبەران حکوومەت 34 موچەشی بە لێبڕینەوە دابەش کردووە. بە شێوەیەک ساڵی 2016 تەواوی 12 مانگەکە 2017 11 موچە و 2018 11 موچە بە لێبڕینەوە دابەش کرا. بەم هۆیەشەوە 11 تریلیۆن و 275 میلیارد دینار لە گیرفانی هاوڵاتیان بڕدرا. ئەگەر ورتر باسی دوایین کابینەواتە کابینەی نوێمی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بکەین بە سەرۆکاتی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی 11 موچەی تەواو بە موچەخۆران نەدراوە و 10 مانگیشیان بە لێبڕینەوە دابەش کردووە. بە چەشنێک 11 تریلیۆن و 857 میلیارد دیناریان لە موچەخۆران بڕیوە. سڵاوتان لەبێت لە بەرنامە بە دوواداچوونی ئەم جارەماندا باس لە ئەگەرەکانی فەوتان و خواردنی 2 موچەی دیکەی ئەم ساڵی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکەیت کە لە ماوەی ڕابردوودا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بەهۆی ڕادەست نەکردنی داهاتی ناوخۆ و نەوتی هەرێم بە کۆمپانیای سۆمەوە حکوومەتی عێراقی ئامادە نەبوو هیچ پارێک بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم بنێرێت و وەکو هەمیشەش حکوومەتی هەرێم کەم تەرخەم بوو لە بەجێگەیانی ئەرکەکەیدا. لەم بەرنامەدا دەچینە لای لایەنی پەیوەندیدار و بڕیار بەدەست و لە هەمان کاتیشدا کەسانی شارەزای یاسایی و فەرمانبەر و مامۆستا بەسەر دەکەینەوە بۆی بزانین لێکەوتەکانی فەوتانی ئەم 2 موچەیە لەسەر چین و توێژەکانی کۆمەلگا چی دەبێت و چۆن دەبێت. مامۆستاگیان جەنابەت وەکو کەسێکە لە چوارچێوەی دام و دەستگاکانی دەوڵەتە و حکوومەتە خزمەتەکەن وەکو مامۆستای زانکۆ و خێزانەکەشتان بە هەمان شێوە لە خزمەت بەردەوامە. ئەگەر حسابتان کردوێ هۆژمارتان کردوێ تا ئێستا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان لە 2014 تا 2024 و ئێستا چەند موچە و چەند بڕەپاری ئێوەی بە پاساوی جیاجیا خواردوو؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێ قەیرانە داراییەکە وەکو جەنابەت ڕاژەت پێکرد لە 2014 لەگەڵ هەناردەکردنی نەوت بە شێوەیەکی سربەخۆ لەلایەن حکوومەتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە بەبێ ڕێکەوتن لەگەڵ بەغا قەیرانی دارایی دەستی پێکرد. لەو کاتەوە تا ئەمڕۆ بە دیاریکراوی ژمارەی ئەوەی کە چەند موچەی تەواوە چەند موچە بە لێبڕینەوە دراوە لەبەرم نییە، بەڵام بە تەقدیری کە لەگەڵ خێزانەکەمە هەردووکمان ئەژمارمان کردووە بە هەردووکمان نزیکەی 150 میلیۆنمان لای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە کە بەپێی سەرچاوەکان ئەمە بە بەرنامە تاڵان کراوە. طبعاً لە بەرامبەر ئەمەیە ئەگەر سیرکەین زۆر خزمەت گوزاری یان کەم بۆتەوە یان نەماوە یان گران کراوە. یعنی بۆ نمونە ئێمە پێشتر وەکو مامۆسای زانکۆ محازەرە وەکو مامۆسایەکی یاری دەدەر 6,000 بوو، ماوەیە کردیان بە 3، دواتر دوای ناڕازایەتی دەربڕین کرایەوە بە 4.5، یعنی لە 125 محازەرات کەم کرایەوە. خاڵێکی تر خوێنکار کە داخڵی زانکۆ ئەبوو دەرماڵی هەبوو ئەوانی دەرەوەی شار خزمەت گوزاری بەشە ناوخۆیەکانیان هەبوو
ئێستا خوێنکار بێجگەلەوەی کە دەرماڵی نەماوە بەس کە داخلی زانکۆ ئەبێ وەکو قۆناغی یەکەم 50,000 لێ وەرەگرن ئەی 150 خزمەت گوزاریەکانی ببوورە بە شەناوخۆیەکانیش کەم بۆتەوە. ئەی 150 ملیۆنەکە ئەوە تا حساب کردو کە پلە بەرزکردنەوە تا وەستاوایان ئەو تا حساب نەکردو هێشتا ئەوە بەبێ پلە بەرزکردن یعنی خاتری حکومەتیشتان گرتووە بەڵێ بە دڵنیاییەوە منیش بۆیە لە قسەکەمان وتم بەلایەنی کەمەوە 150 میلیۆنمان لای دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئێمە کە جەنابتان وەکو مامۆسایەکی ناڕازی وەکو چالاکوانێک کە بەردەوام لە خۆپیشاندانەکان و لە ناڕزایەتەکاندا وجودتان هەبووە پێمان خۆشە ئەم چاوپێکەوتنە بۆ ئەوە بێ ئەم بڕەپارەیە کە لێتان براوە تا چەند کاریگەری دروستکردووە لەسەر ژیانتان ئێستا ئەگەر ئێوە نەوەیەکتان هەبێ مناڵێکتان هەبێ بۆ ئەوەی بەتەبەتی کاتی ژنێنانی وێ کاتی شوکردنی وێ بە تایبەتی ئەمە هەوکار نییە بۆ ئەوەی وا بکات دایک و باوکانیش مساعید نەبن لەوەی کە هاوکارێکی باشی ڕۆڵەکانیان بکەن لەوەی کە پرۆسەی هاوسەرگیری بەڕاستی بەرەو پێشەوە بچێ کە بەشێکی زۆر لە گەنجان بەخۆی ئەو بێهیواییەوە کە وەسعی ماڵ باوکیشی خراپە ڕووەکاتە هەندەران و ناتوانێت ئەو پرۆسەیە جێبەجێکە مەبەستم کاریگەرێنەرەکانی ئەو نەدانی موچێ چیە لەسەر جەنابەت و فەرمانبەرانی هاوڕێت بەتاکی دەگەر جارێ وەڵامی ئەو گریمانەی جەنابەت بەمەوە وەکو دیاردەی کۆچ یەکێک لە توێژینەوەکانی ڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتی هەر ناونیشانەکەی بەم شێوەیە گەندەڵی وەک هێزێکی پاڵنەر بۆ کۆچ corruption as a driver force for migration یەکێک لە دەرەنجامەکانی گەندەڵی کە لە هەرێمی کوردستانە بەرزترین ئاسیەتی ئەوش تاڵانکاریە بۆیە سەیرەکەی ژمارەیەکی زۆر لە گەنجانمان کۆچیان کردووە بۆ دەروەی وڵات تەنانەت لەسەر ئاستی عێراق توێژینەوەی کراوەکە لە هەشتای وەکو ڕێژە کۆچی گەنجان لە هەرێمی کوردستانەوە ئەی کاریگەریەکەی لەسەر خێزان لەسەر خانەوادەکان وەکو تا چەند کاریگەری لەسەر ئێوە دروست کردو ئەگەر ئەو پارەتان تا ئێستا وەربوویتە زۆرتان توانی ژیانتان لەوەی کە هەیە ببەنە پێشتر بە دڵنیاییەوە جەنابەت باسی هاوسەرگیریت کرد طبعاً کە گەنجێک کۆچەکە لەبەرەوەی ناتوانێت لێرە هاوسەرگیری بکە و ژیانی خێزانی دروستکە لەسەر ئاستەکەی تر لەوانەیە ئێمە دوو نمونە باسکەین کە ئاستی خوێندن و یان سێکتەری خوێندن و تەندروستیە عادەتەن ئەو پێوەرانەی کە ساڵانە نەتەوەیە گرتووەکان ئاسوودەترین وڵات هەڵ ئەبژێرێ پەیوەندی بەو دوو سێکتەرەوەیە کە خوێندن و تەندروستیە ئێستا ئەم دوو سێکتەرە بە تەواوی هەڕاج کراوە بەشێکی زۆری خەڵک دەستی ناگا بە ئاستێکی خوێندن و تەندروستی باش بۆیە کاریگەریەکانی زۆرە ینی ئەگەر من لێرەیە ئاماژە بە نووسینێکی دکتۆر مەریوان وریاقانع بەم وەکو یەکێک لە باشترین کۆمەڵناسەکان کە کۆمەڵگای هەرێمی کوردستانی خوێنێتەوە لە بواری خوێندنە باسی ئەوە کە ئەڵێ تا ماوەیەکی نزیک ببورن ئەم نووسینەهی 2016ە بە ناونیشانی سۆسیۆلۆجیای ڕۆژانەی هەرێمی کوردستان یەکێک لەوانە لەسەر خوێندنە ئەڵێ تا ماوەیەکی نزیک گەندەڵی نەچوو بۆ ناو سێکتەری خوێندنەوە هەمان مامۆستا بە هەمان زمان لە ژێر هەمان سەقفە وانەی بە مناڵێکی هەژار و مناڵێکی دەوڵەمەند ئەوتەوە بۆیە چانسی ئەوە هەبوو کە ئەم دوو مناڵە ببن بە هاوڕێ کەواتە مەبەستەوەی ئەو فۆنتانی بەڵام ئەڵێ لە ئێستاە ئەم دووچینە جیاکراونەتەوە لە باخچەی ساوایانەوە هەتا زانکۆ گیان تەنانەت شوێنی نیشتەجێکردنەکانیشیان شورایەکی بە دەورەوە کە تێکەڵ نابن کەواتە ماوەسا مەبەستەوەی دواکەوتنی موچە و لێبڕینی موچە و ناچاربوونی مامۆسایان بە باریکۆت و هەڵوێز دەربڕین وای کرد کە پەروەردەش ببێ بە دوو بەشەوە نەکەر ئەوە جا خۆی ئەگەر بێمە سەر ئەوە یعنی ئەم شتانە سیستماتیکە بە بەرنامە کراوە بۆ ئەوەی کۆمەلگا بە تەواوی کۆنتترۆل کرێ و ئەوەی لە دەسەڵاتدایە خەو بۆ بینێ کە هەتایە لە دەسەڵاتە مامۆسا ئەگەری هەیە ئێوە چاوەڕێەوەکەن ئەم دوو موچەی ئەم ساڵ کە ئەگەری فەوتانی لەسەرەوەری بگرن زۆر زەحمەتە چونکە فۆرمی دەسەڵات لە هەرێمی کوردستانە تاڵانکاریە ئەوەی لەم جۆرە دەسەڵاتانە یا ڕوئەیە بە بەرنامە و بە استراتیج ئیشی بۆ کراوە بۆیە لە توێژینەوەیەکە کە ئەڵێ سێ فۆرمی سەرەکی دەسەڵات هەیە دیموکراتی خۆسەپێن لەگەڵ تاڵانکاری تەنها لە دەسەڵاتی تاڵانکاریە هەوڵی بە کۆیلەکردنی کۆمەلگا ئەدرێ تا ماوەیەکی نزیک تەنها ئەندامانی پارتی بە کۆیلە بوون تۆمەتبار ئەکران بەڵام لەوەتی پارتی زۆر باڵا دەست بووە بە تەواوی ئێوێ کۆمەلگا کا بە کۆیلە و یەکێک لە ئامڕازەکانی برسیکردنە
ینی مەبەست و بە پلان ئەو ئیشەکرێت بەڵێ ئیشەکە سیستماتیکە لە بەرامبەر پارتیە تا ئێستا ئەو هێزە نییە کە بتوانێ ئەم پرۆسەیە بوەستێنێ لەبەر ئەوە چاوەڕوان نەکرێ بە تەکید ئەو دووموچەیە تێپەڕەبێ ئەو نادرێت ئەمە کاریگەری لەسەر ژیانی فەرمانبەر و مامۆستا بێت بە دڵنیاییەوە لەسەر هەموو لایەنێک نەک ژیانی فەرمانبەر و مامۆستا ئەگەر ئێمە بگەڕێینەوە سەر فۆرمی دەسەڵاتەکە کە تاڵانکاریە عادەتەن کە گەندەڵی هەبوو بە تایبەتی بە مەبلەغی زۆر یعنی ئەوەی کە تاڵانی لە دزیجی ئاکاتەوە تاڵانی ئەوەیە کە بە ڕێژەیەکی زۆر ئەکرێ و بە بەکارهێنانی هێزێکی زۆر ئەو بۆ ئێمە کە لە عربەت دویستمان ڕێ لە تاڵانی بگرین هێزێکی زۆریان بەکارهێنا بۆ ئەوەی بە ئاشکرا تاڵانیەکان ئاودیوی سنوور بکرێ لەبەرەوە کاریگەریەکانی زۆرە یعنی ئەڵێ کە گەندەڵی هەبوو مانای وایە لەشفرۆشی کە لەشفرۆشی هەبوو مانای وایە مادەی هۆشبەر چکە بەیەکەوە ڕەبتن یعنی ئێستا هەمومان ئەزانین کە چەند کەناڵێک هەیە بە بەرنامە ئیش لە برەودان بەکاری لەشفرۆشیەکە بۆ ئەوی لەشفرۆشی بەردەوام بێ مادەی هۆشبەر بەکاربێنی لەبەرەوە کاریگەریەکان لەسەر خێزانەکان زۆر لەوە گەورەترە کە تەسەوڕەکرێت والله بەداخەوە ینی ئەم بابەتە هەموو ساڵێک دووبارە ئەبێتەوە یعنی جێگەی داخە حکوومەت هیچ ساڵێک مراجعی خۆی ناکاتەوە ئەم بابەتە بۆتە ینی بابەتێکی هەمیشە دووبارە بووە و هیچ ساڵێکیش بەڕاستی چارەسەری موچەکانی ڕابردوو نەکراوە تا مشوری ئەم ساڵ بخورێ بۆیە بەداخەوە ینی ئەبینی ڕەوشی گوزەرانی خەڵک بەگشتی و مامۆستا و موچەخۆر بە تایبەتی ڕۆژ بە ڕۆژ خراپتر ئەبێ بارودۆخی پەروەردە نالەبارتر ئەبێ بێ ئومێدی زیاتر باڵەکێشە بەسەر خەڵکە و بێ هەڵوێستەیەکیش ینی بەحەقەت ینی بە کۆی تدەگی خەڵکە و دیارە بە تایبەتی شەقام دەبێت هەڵوێستی تونتر و باشتر و زیاتر بنوێنرێ چکە بارودۆخ ئاوا بڕواوە حکوومەت زۆر بێباکە نەک بە دوو موچەوە بەڵکو لەوانەیە بۆی بچێتە سەر بە سێ موچە و چوار موچە و تەنانەت بتوانە بێتەوە سەر بابەتی لێبڕینی موچە و پاشەکەوت ئەم بابەتانەکە ینی بابەتی پاشەکەوتیش لە ئارایە نەماوە تاو خوراوە و خۆ کەس هیچ هەڵوێستێکی نییە و هیچ موقیفێ بەداخەوە نابینرێ فەوتانی دوو موچە کاریگەری لەسەر ژیان گوزەرانی موچەخۆر فەرمانبەر دروستەکە بە دڵنیاییەوە ئێستا مامۆستا و موچەخۆر بە هیچ جۆرە بیر لەوە ناکاتەوە پیشەکەی خۆی پێش بخە بیر لەوە ناکاتەوە چۆن ئەدای ئیشەکەی خۆی بە شێوەیەکی ڕێکوپێک و بە شێوەیەکی ئاسایی بەڕێ بکە بۆیە زۆر بە سانایی بەبێ هیچ متابعکردن و ناکاتەوە ئەوەی بیری لای ئیشی دووەمە و داهاتێکی ترە بۆ یارمەتی بە لەوە بیریەوەی چۆن داوای لێ ئەەکەی کە بیری ئیشەکەی بکاتەوە بیری پیشخستنی ئیشەکەی بکاتەوە لە کاتێکە بژێوی ژیانی جێگیر نەبووە ئەو دڵی لای موچەکەیەتی و موچەش جێگیر نییە و نەسەری مانگ و نەسەرەتای مانگ و نەناوەڕاستی مانگ هیچ کاتێ موچە جێگیر نییە هیچ کاتێ بارودۆخی ژیانی مامۆستا و فەرمانبەر بەگشتی جێگیر نەبوو و ناتوانێت چاوی لەسەر پێشخستنی یعنی ئەو فەرمانە بێ کە لەسەری دابزراوە مامۆستا باسی خودی جەنابە بکەم ئەگەر دوو موچەکە نەفوتێ وەری بگری متمانەیە بە جەنابتە بەخشێ کە ساڵی ئایندە موچەی تر دوان ناکەوێت دەسەقیتە گیرفانتەوە ئەگەر پاریتیا بێت بەڵام ئەگەرم دوو موچە فەوتی ئەگەر پارێکشی بێ لەوەشی نەوێری خەرجیکەی هەر بۆ هۆیش و بازار ناجوڵێت بە دڵنیاییەوە ئەم بۆتە نەرید لای حکوومەت نەریتێکی زۆر ناشرین هەستێکی زۆر نابەرپرسیارانەکە هەموو ساڵێک بە بیانوی جۆرا و جۆر موچە ئەخوا ئێستا ئەگەر بیانوکە حکوومەتی عێراقی بە ئیساڵانی پێشوو بیانوکە کێ بوو کە خۆی لە پێش هەموو شتێکەوە بوو ئەیتوانی موچە دابی بکە بەڵام کردی بە پاشەکەوت نەما وجودی نەما بۆیە ئەگەر ئەم موچانە ینی بێتە سەرباری ئاسایی وردەوە لە خەڵکی ژێتە سەرباری ئاسایی خۆی و قوتابی خوێندکار و مامۆستاش ژیانی خۆی ئەکا و ئاگەی لە ئەو فەرمانەیەتی کە لەسەری ئەڕوا بڕێەوە بۆیە بەداخەوە هیچ شتێک لە شوێنی خۆی نەماوە و حکوومەتیش بێباکە و ئەتوانم بڵێم بێ هەڵوێستی شەقامی کوردستانیش کە هەڵوێستێکی یەکلاکەرەوەیان نییە حکوومەتی وا لێ کردو کە بتوانە بەو شێوەیە ڕەفتار بکە طبعاً کاریگەریەکەی زۆرە چونکە مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆران چینی ناوەندی کۆمەلگا پێکەێنن و چینی ناوەندی کۆمەلگا لە هەموو کۆمەلگایەکە چینێکی فراوانە ئەم چینە فراوانە بازار پشتبەم ببەستێت
جوڵەی ئابووری پشت بە چینی ناوەندە بەستێ چونکە دوو چینەکەی ترکە چینی هەژار بە چینی دەوڵەمەند ئەو دوو چینە ڕێژەکەی کەمە یعنی لە سەدا 5 بۆ لە سەدا 10 کۆمەلگا پێکەێنێ ئەم لە سەدا هەشتایی کە چینی ناوەندە یاخوبا بڵێن لە سەدا هەفتا چینی ناوەندە لەو ڕێژەیە ئەمە ڕێژەیەکی بەرزە و جوڵەی ئابووری و کڕین و فرۆشتنی بازار و هەموو ئیشەکان ینی بازرگانیەکان پشت بەم چینە بەسن کە بۆ ساختکردنەوەی کاڵاکانیان ئەم چینە ببێتە خواستی لەسەر کاڵاکان هەبێ و کڕیار بن بۆ جوڵەی بازار. مامۆستا ئێستا گە تێبینی بکەین چەند مانگێکە موچەسی ڕۆژارێکێت بەڵام لەبەر ئەوەی کە لە ماوەی ڕابردووە موچە خوراوە و متمانەی موچەخۆریش بە مەعاشەکەی دیە جوڵەی وەکو پێویست نەفرۆتە بازار تا چەند ئەمە ڕاست زۆر تەواوە چونکە خەڵک ترسی هەیە لە نادیار ترسی هەیە لەو شانی کە نادیارە و نازانێ ینی لێرە بەداخۆیڵین کە ژیان یاخود بژێوی یاخود کار یاخود داوامکردن ڕیتمێکی چەسپاوی نییە کە تۆ بڵێ هەموو سی ڕۆژجارێک موچە ئەگات و ئەم فەرمانبەرانە ئەم مامۆسایانە ئەم موچە خۆرانە لە کاتی خۆیان موچە وەرەگرن لەبەر ئەوە کە سابت نییە و گۆڕانکاری تێکی و جاری وایە بێ بە 40 ڕۆژ و 50 ڕۆژ و 60 ڕۆژ و لە خلالی ساڵێکە بۆ کۆم دە ساڵی کۆتایی بینیمانە زۆربەی ساڵەکان دوو موچە بە کاملی دوو موچە خوراوە دوو موچە نەدراوە یعنی ئەمە بارگدانیشی زۆر دروستەکە و ترس دروستەکات لە ئایندا ئەم دو ساڵی کۆتاییش لێبڕی نەرەبووە هاوشێوەی دە ساڵی ڕابردوو با بڵێن و ئەم ساڵیش گومانەکرێت کە ئەم دوو موچەیەش بفەوتێ و بخورێت ئەمەش ئەوەندێک دیکە ناومێری دروست ناگات لە نێوان چینی بەکاربەر و فەرمانبەر و موچەخۆرە بەڵە تەواوە خۆ ترسەکە ئەمەیە یعنی تۆ ئەبینیت لە 12 مانگە 10 موچە یان 9 موچە وەرەگرێ ئەمە هەرکاتەوە لێبڕین یا نازام چی ناوەنیت ئەمە شتێکە کە زۆر نایاساییە شتێکە یعنی چۆنەڵی گرێبەستی نێوان حکوومەت و ئەو موچەخۆرە بەو شێوەیە نییە لێرە حکومەت ئیلتیزامەکانی خۆی جێبەجێ نەکردووە ئەمە واکە دڵڕاوتێ دروست دەکات شڵەژانی بازار دروست دەکات بازار سستی دروست دەکات وەکووتمان ترسی نادیار دروست دەکات ئینجارە لە داهاتی کەسەکان کەمە بێتەوە یعنی تۆ بڕواناگەر کەسێک 12 موچە وەربگرێت تۆ 10 موچەی بیتیان 9 موچەی بیتێ یعنی لە معدلە ئەم ڕێژەی چەند لە سەدا 25 تقریبا لە موچەکەی کەمە بێتەوە یعنی ئەمە ناتوانێت وەکو دائیمەن لە ترس و لە دڵڕاوکی ئاژی ئەترسێ لەوەی کە موچە نەبێت کە تووشی گرفتێک ببێت لەبەرەوە هەم بازار سستە بێ هەمیش خەڵک زۆر دەست پێواگرێ هێشتا بەشیشی ناکاوەکو پێویست. مامۆستا ئێوە داواکاریتان چییە لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان و بەتایبەتی ئەو نوێنەرانی کە نوێنەری ڕاستەقینن لە ئەنجومی نوێنەرانی عێراق کە فشار دروست بکەن بۆ ساڵی ئایندا هەم داکۆکی لەم دوو موچە خوراوەکانی ڕابردوو بکەن هەم زامنی موچەکانی ئایندا بکەن و ڕێگە نەدەن دوو حزبی باڵادەست وەکو ساڵانی پێشوو فەرهودی داهاتوو موچەی فەرمانبەرانە جا دەسەڵاتی تاڵانکەر پشتی بەستووە بە تۆڕێکی ناوخۆیی ڕەگدا کوتراو لەگەڵ تۆڕێکی نێودەوڵەتی بۆیە سەرچاوەکان ئەڵێن زۆر زەحمەتە گۆڕانکاری لەم جۆرە دەسەڵاتانەیە ئەگەر بێت و هاوکاری لایەنی دەرەکیتیانە بێ بۆیە من وەکو خۆم لە ئاخر کۆبوونەوەی پێشنیاری ئەوەم کرد کە لە جیاتی هەڵبژاردن هەموو حیزب ئۆپۆزیسیۆنەکان بڕژێنە سەر شەقام و یەک داواکاریان هەبێ ئەویش پرۆژەیەکی ئەمریکیە بە ناونیشانی ڕێبەری نهێشتنی تاڵانکاری ئەم خۆپیشاندان و ڕایەن ڕازایەتیە هاوکات بێ لەگەڵ ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات چونکە ئەوانیژیشێکی ترن لە قوربانیەکان بەڵام بەداخەوە ینی ئەم شتە ئیشی پێنەکرا ئەمە بەستم لەوە بوو کە زۆر قورسە لە ڕێی پەرلەمانی عێراقەوە بتوانی فشار لە دەسەڵاتێکی تاڵانکار بکەی بۆ ئەوەی مل با بە داواکاریەکانی خەڵک کە دە ساڵی ڕابردوو
باشترین بەڵگەیە کەواتە بە چی بکرێت من ئەوەی کەوتم یعنی ئەبێ خۆپیشاندانی جەماوەری ڕێک بخرێ لەلایەن ئەوانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن ئەزانن و هاوکات بێ لەگەڵ ڕەوەندی دەرەوە طبعا من وەکو خۆم و توێژم لەگەڵ یەکێک لە ڕێکخراوەکان کردووە کە ئەگەر گەیشتینەوەی ئەم چالاکیە بکەین ئەوانی شەمان داواکاریان هەبێ بچنە بەردەمی سەفارەتی ئەمریکی چونکە ئەو پرۆژەیە ئەمریکیە لەبەرەوەی ئەڵێ دەسەڵاتی تاڵانکەر مەترسیە بۆ بەرژەوەندیە نیشتیمانیەکانی ئێمەش چۆن ئێمە بەهۆی تاڵانکاریەوە درۆنی دوژمنەکان ئەهاتن لە براکانی خۆمانیانەیە ئێمە چاوساغی درۆنەکان بووین کە ئەمە یەکێکە لە دەرەنجامە مەترسیدارەکان چ گرنگە بۆ لایەن ناڕازیەکانی دەروی پارتیوێکێتی کە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق یەک بەرە بن یەک هەڵوێز بن و داخڵکی ڕئیسی بکەن لەوەی کە بەڕاستی بەغدا پاساوەکانی هەرێم قبول نەکات و نێڵێ موچە بەم شێوە والله أبي بفعلي بين سر شقام أو بفعلي فشاري جدي دروس كان سر حكومة فشاري جدي هل زاخو هتاوك وكلارو كفري فشاري جدي دروس بكريم أي لا سياسة شقام بجولين لا سياسة كان شقام بجولين أي شيء بكن لأنجوين نوراني عراق بيت وقت عند لوية قلبيان فشاري جدي بكن أو أساس صح كلا بردم أوانا وكنت شغلته بكلا صحي أوانا باب زاني أتوانش تجي باب كان باب زاني أبدا يعني كخلق ياوي تبيان متماني أنا ورقرتوه أتوان لأستي أوايا بموتشي خلق راس بكنوا خو كرد أو إسا لسرو بندي بيجناني حكومة العراق وحكومة كردستان نشان يعني بداخل كوصل زيادة بحكومة كردستان هيك جوليك يعني لما يجانيش ليك دوج قال السور خاردن بالله هموش تيج يعني وسطاو وستوك بوا بس أويك هي طالاني وأويك هي جوليتي هي قندلية أو إسا جولة كردستان هبي طالانية قندلية حكمي ديكتاتورية يقدر صلاتي أو جولية إلى باقي هم جولية كتير ناوجيان نما پرورده بتایبەتی کە من لە سلکی پەروەردەم ئێستا پەروەردە بە ئاقارێکی زۆر مەترسیم ئەگەر ئێمە و کەسوکاری خوێندکار و قوتابی تێبگا کە لە چه ئاستێکی مەترسیایە مامۆستا بە هیچ جۆرێ تەرکیزی لەسەر پەروەردە نییە قوتابی خوێندکار بە هەمان شێوە یعنی ئەوەی کە ئەڕوا هەر چۆن شتێکی ڕۆتینی و ڕۆژانە تێ ئەپەڕێ بەداخەوە کە ئەمە ئاسەوارەکەی چەند ساڵێکی تر بچای خۆمان ئەیبینی کە چەند مەترسیدارە کۆتا پرسیارم تا چەند ئومێدی هەیە کە ئەم دوو موچەیە وەربگری یانزە و دوانزە و ئەگەر وەریشی نەگری چی ئەگەێنە لای تۆ واتە ئەمە ئەوپەڕی بێباکی نییە دەسەڵا بەرامبەر موچە خۆران ئەگەر فشارێکی زۆر جدی دروست نەبێ بۆ سەر حکوومەت و حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمیش بەڕاستی نەکدوم بچە مەترسی لەسەر موچەی مانگی دەشەیە ینی بەلانە زۆر شتێکی طبیعیە بۆیە ئەو نوێنەرانی کە هەڵبژێردراون خۆیان بە نوێنەری خەڵک ئەزان دەنگیان هێناوە دەبێت فشاری جدی بکەن ئەوە ئێوە لە بەردە بە پرسیارەتێکی گەورەیان فەرموو نەیەڵن ئەو موچانە بخورێ والله طبعا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی گشتی و بە تایبەت هەندێکیان زۆر کارا و کاریگەرن بەڵام بەداخەوە ژماریان کەمە ئەگینا زۆر کاری جدی زۆر کاری باش ئەکەن وە گرنگە ئەوان لە بەغداوە لە پەرلەمانی بەغداوە فشاری جدی دروست بکەن و وا بکەن کە هەرێم و بەغدا حکوومەتی بەغدا و حکوومەتی هەولێر ملزەمکەن بەوەی کە بژێوی و موچە و قوتی خەڵک نەکەوێتە بەر ناکۆکیە سیاسیەکان یعنی نەشتەری ئەم ناکۆکیە سیاسیانە نەکەوێتە سەر بژێوی چینی ناوەند و ئەو خەڵکی کە موچەخۆر و فەرمانبەرن پێویستە بە جددی کاری بۆ بکەن و پێویستە ئەو دۆسیانە زۆر زۆر بە گەرمی و بە چاکی بوو ڕوژێنن لەناو پەرلەمانی عێراقا. مامۆستا کۆتا پرسیارم ئەوەیە کە ئێوە وەکو چینە ناڕازیەکە وەکو ئەو توێژەی کە دوونەلایەتی دەنگە ناڕازیەکانەکەن لە هەرێم کوردستان و بەدەیبەتی سنووری پارێزگای سلێمانی ئەگەر بێت و لە ساڵی تازەوە لە مانگیەکەوە گرفتی موچە دووبارە دروست بێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی ماوەبەستەچوو نەوتەکە ڕادەست نەکات داهاتی ناوخۆ بە پاساوی قەیرانی دارایی تەسلیم نەکات دووبارە ڕوبەڕووی زۆرێک لە ڕێنگی ناڕازی چالاکی ناڕزایەتی نابینەوە کە شەقان دووبارە بێتەوە سەفەر بە دڵنیاییەوە چونکە تۆ دوجار ئەو خەڵکە بڕستی لێ بڕێ کە بڕستی لێ بڕێ ناچار هاوارەکات ناچار چۆنەڵی عاسیە بێت یعنی یا دەوام ناکات یا بایکۆتەکات یا ناڕازیە یا دام و دەستگاکانی حکومەت تووشی ئیفلیجیە بێت بەوەی ئەوەی کە تۆ موچە نایدێ و خەڵکە چۆن ئیش بکات یعنی
چۆن بەبێ بەرامبەر یعنی تۆ یەتە دەرەوانێ مەسروفی بانزینی مەسروفی تەلەفۆنی مەسروفی خواردنی یعنی ئەمە هەر ئەو تاکە کەسە ئەو موچە خۆرەکە تەنیا خۆی ئەم مەسروفانی هەیە لە کاتی ئیشە ئەی تۆ ئەمەش یعنی هەر لەسەر شانی خۆی بێ و موچەشی پێنیت طبعا بە تەأکید ناڕەزایەتی سەر هەڵایەتەوە کارێکی چۆنەڵی هەمومان تیا زەرمەند دەبین ئەم کاری حکومت بەم شێوەیە ئەیگرێتە بەر هەمووان تیا زەرمەند دەبین دوجار ئللا چینێک لە سیاسی سەرەوە نەبێکە بەرژەوەندیان لەم دۆخایە بەو جۆرە هەلەکانە قۆزنەوانێ و بەکاری هەنین لە یاریە سیاسیەکانی خۆیانە. خەریکین بەرەو کۆتایی ساڵ دەڕۆین و هەموو هەوڵیشمان بۆ ئەوەیە کە هیچ موچە ئەم ساڵ نەفەوتێ و فشاری تەواویش دەکەین لەسەر حکوومەتی فدرالی کە موچەکان هەمویان بنێرن ئیتر ئەگەر ئەمە نەکرێ ئەبێ گلەیەکە ئاراستی حکوومەتی فدرالی بکرێت چونکە حکوومەت یارێم هەموو پابندبوونەکانی خۆیان جێبەجێ کردووە لە دابینکردنی داهاتی نانەوتی لە فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوە هەموو ئەو ئەرکانەی کە لەسەر هەرێمی کوردستانن جێبەجێ کراون ئیتر ئێستا نۆرەی حکوومەتی فدرالیە کە ئەوانیش بە ئەرکی خۆیان هەڵبستن و ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن. لەگەڵ جنابتا دەمەوێت لە ڕۆی یاسایەکەەوە قسە بکەین لە ڕۆ سیاسیەکەەوە قسە ناکەین یاسا چیمان پێڕێ بۆم گرفتە لە بەردەم کۆتایی هاتنی ساڵی 2025 داین بەڵام ئاسەوار و سۆراغی دوو موچە دیار نییە لە نێوترین قسەیدا سەرۆکی حکوومەتی مابەست شوێنی کوردستانەڵێ ئێمە هەوڵی خۆمان بدەین بەڵام لە ئەستۆ حکوومەتی عێراق یاسا چیمان پێ یاسا پێشتر قسەی خۆی کردووە لە دابینکردنی موچە و بوجەوە هەتا وەکو پێدانی و زیاد و کەمکردنی و پاراستنی و ڕێگەنەدان بە حیجزکردنیشی قانون تەنزیمی کردووە واتە گەر سەرنج بین کاتێک کە باز لە یاسای موازنەکەین طبعا یاسای موازنە ساڵانەیە و بۆ هەموو ئەو ساڵانە بڵین حیسەی موچە تەنزیم کراوە زامن کراوە بە گوێرەی ئەوە حکوومەتی شکالێتێکی لەسەری نییە و تەنانەت دێمان دێجار کە مەسەرەن قانونی موازنەش دواکەوێ بە یەک لەسەر دوانزەکە ئیش ئەڕوا هیچ کێشەیەکی نابێت لەو حاڵەتیانە وەکو عرفێکی ئیداری کەواتە ئێمە وەکو پارە تەرخان کراوە بۆ موچە ئێمە من قسە لە منزورە قانونیەکەکەین کەواتە ئێمە ئیشکالێتمان نیەتایە ئەگەر جەناب بێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بکەین بە دادوەرێک بە حکیمێک لە ڕووی یاساییەوە چۆن دەست بوو ئەم کەیسە ئەوەی و چارەسەرێتی ئێمە ئیشکالێتەکەمان لەویایە هەرگیز هیچ دەقێکی تەشریعی لە تاریخی عێراق نەهات و بڵێ ئەگەر حکوومەت موچەی نەدا کەواتە ئەچی ئەم حەلە وەرەگریت واتە ئەوان بیریان لە کێشەی ئەسڵان ئەم نەدانی موچە لە ڕووی قانونیەوە لە دنیای قانونا شتێک نێ مفتەڕەز بێت تا حکومیە بێت من ئەرزم کردی ئەڵێم حتا قانون ڕێگەی نەداوە بەوەی موچەی کەسێک حیجز بکرێت بە زیاتر لە یەک لەسەر 5 ئەویش ئەگەر بێت و قەرزەکە قەرزی دەوڵەت بێ یان نەفەقەی شەرعی بێت بە یەک زیاتر یەک لەسەر 5 مەگەر ئەو نەفەقەی بەردەوام هەیە کە بۆ مناڵوینەوە ئەوە ئەکرێت لەوە زیاتر بێت قەزم چییە کەواتە لە ڕووی قانونیەوە قانون موچەی پاراستووە وەکو دابینکردن وەکو تەنزیمکردن زیاد و کەمکردن وەکو پێدان تەنانەت لە ڕووی قانونیەوە مشەڕع بە دەقێکی تەشریعی مانگیشی کردو بە 30 ڕۆژ بۆی موەزەف بزانێ ئەم کە 15 مانگ وەریگرت کەواتە 15 مانگی داهاتوو کە 30 ڕۆژەکە وەریەگرێت و مانگەکە سیوێک نییە 26 نییە با لە بینە ڕوومێچکە مانگی شوبات 28 ڕۆژ هەندێ مانگی 29 هەندێک سیوەکە بەڵام حکوومەت بەسی ڕۆژ قانون ئێمە دەقێکی تەشریعیمان هەیە ئەو دەقە تەشریعی ئەڵێ مانگ بۆ غەرەزی پێدانی موچە بریتێ لە 30 ڕۆژ نەسیویەکە نە 28 ئەمە بۆ ئەوەیە مۆزەف ئیتر مطمئین بێت تەنانەت ڕۆژێک موچەکەی دوانەکەوێت بۆی تەنزیمی ئەو موچەی کە وەریەگرێت تەوزیعی بکە بەسەر ڕۆژەکانی مانگە و ئیشی خۆی پێ بکات ئێستا بینە پەیامەکەی جنابی وەرگرتەوە بەڵام یەک گرفت هەیە لێرەدا ئێستا ئێمە حکوومەتێکمان هەیە لە هەرێم حکوومەتێکمان هەیە لە بەغا ئەو ئەڵێ ئەو یاسای پێشکردو ژراب دڵی خۆی ئەمە شتێ نییە یاسابێ لەبەرەوەی ئەمە هەر نابێ ببێ ڕووبە ئێکی ئەم خەڵقی کردووە ئەبێ ئێمە بڕۆین یەخەی کێ بگرین یاسا چۆن مامەڵەکەڵم کەی چاکە ئەبێ چی بکەیت خۆی بابەتەکە پەیوەندی بە ململانەیەکی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی وایە
کەواتە ئەبێ ئەم ململانیە سیاسیە کە لە بینی ئەم دوولا هەیە معالەجە بکرێ ئیتر چۆن معالەجە ئەکرێ بەڕێکەوتنەوە یاسا چ دەورێکی لەم کاتا ئەزانم ئەڵی دقیقمان نیە لە بەروی کێشی وا هەرمیە وەکو وایە من بچمە دەرمانخانەیەک بڵێم فڵان نەخۆشیم هەیە کابرای دوکاندار و توبیەکە بڵێ ڕای نەخۆشی تۆ باس لە جیهانە هەربوونی نییە دەرمانیشی نییە لەگەڵ تا ئەمسا دەردەکە هەیە معالەجی لا یاساوە هەمانەیان نییە ئێمە کێشەمان لە قانونان نییە قانونی موازنەمان هەیە ڕێکی خستووە هی عێراق ئەڵێ حیسەی ئەقلیم ئاوایە و ئاوایە بەو جۆرەیە بەڵام کاتێککە یینە سەر بڵین بواری جێبەجێکردنی قانونەکە ئیخلال دروستە بێت لە هەردوو طرفەوە ئەمەواکە کە موچەی فەرمانبەر لە بینە ئەفەوتێت یعنی ئەتەوێ بڵێ ئەوەی گرفتەکە سیاسی ئابووری گرفتەکە بە تەکید سیاسیە بە تەکید جێبەجێنەکردنی قانونە گینا ئێمە هیچ کێشەیەکمان نییە لە فراغین قانونانین ئێمە تا پێویستمان بە قانونێکە بێ بە حکومەتی هەرێمیان بە حکومەتی عێراقی بڵێ موچە بێ باشە حکومەتی عێراقی لە من یاسا جێبەجێکم هەرێمیش لە جێبەجێکم ئەم یاسا جێبەجێکردن هەردووکیان تەفسیری جیاوازی بۆ کرد ئەمە کێشەکە لاسیکیە بڵێ بڵین قانونی موازنەی عێراقی بڵین کاتێکەدا ڕژراوە عێراق تەفسیرێکی بۆکە هەرێم تەفسیرێکی بۆکە لێرە کێشەکە لەوەیە کاتێکە ئەم تەفسیرە جیاوازانە هەیە وای کردووە کە لێرە مافی فەرمانبەرانی هەرێم فەوتێ مافی موچان فەوتێ بۆیە هەمیشە ئێمە بڵین فەرمانبەری هەرێم قوربانی ئەو ململانی ناکۆچیە بۆ کە لە بینی هەرێم و لە بینی عێراق هەیە بۆیە کێشەکە بە بەردەوامی وابوو و تا ئەو کاتەشی کام عیلاقەڕێک نەبێتەوە لەسەر ئەساسێکی دەستوری و قانونی ئەم کێشە بە بڕای من بەردەوامە بێت ئەوەندەی لە قسەکانی جناب تێگەیشتە بم تا دۆخە سیاسێکە ئارام و ئاسایش نەکرێتەوە هاوسنگ نەکرێتەوە هەم یاسایی هەم دەستوری ژۆشی فریامان بێگومان ئێمە کێشەمان وەکو عەرزم کردی کێشەمان لە قانون نییە کێشەمان لە تەطبیقی قانونە کێشەمان لە تەفسیر و بێگومان ئێستا کە گوێ لە حکومەت یاریمی کوردستانەگری ئەڵێ من قانونم جێبەجێ کردووە ئەمە هەموو ئیلتیزاماتەکانە کە من کردو بە عێراقیش ئەڵێ منش قانونم جێبەجێ کردووە مشکلەکە لەوایە کە لەم بەینا طرفی سێمان نییە کە بێ ئەم بڕیارەمان بۆ بەدە ئەمە یەکەم دووەم بەڕاستی بابەتی موچە لە عێراقیشە قورسایەکی گەورەی دلێ کەوتووەتەوە عێراق بڵین چۆنەڵی کەوتۆتە ژێر زەختێکی زۆرەوە مانای گەرم سەیری ئاماری فرۆشتی نەوت بکەی لە عێراقا ئەم مانگی دا تقریبی بە بڕی 7 ملیار دۆلار نەوتی فرۆشتن ئەگەر من بە ئاڕاستێتی لێوەربگرمەوە زانیاریە ئەگەر باسی موچە بکەین موچە بە ژمارە کە تەنانەت هەڵم لەسەری 28 تریلیۆن دینارەوەیە کە لەماوەی ئەم 11 ساڵە حکومەتی هەرێمی کوردستان لە فەرمانبەرانی گرتووەتەوە 16 موچەی بە کامل خواردووە یعنی هەر پێی نەداون 34 موچەشی بە شێوەی لێبڕین و خۆگونجاندن لێبڕیون ئەوەندەی ئەو ئامارانەی کە ئێمە وەکو پەیام بە دوواداچوونمان کردووە پێش و خۆشە هەر بە دقیقی بۆ بەڕێستانی بخوێنمەوە کە ئاماژە بوو ئەوەکە لە هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بە ئامانجی خۆگونجاندن لەگەڵ و بارودۆخی کە هەمیشە پاساوی هەیە بۆ ئەوەی کەوتۆخە دروستکە 27 تریلیۆن و 428 میلیارد دیرانی موچەخۆران لە ماوەی ئەو 10 ساڵەدا خوراوە واتە نزیک ئەبێتەوە لە 30 تریلیۆن لە هەمان کاتیشدا بەشی هەرە زۆری پشکەکانیش ئەگەڕێتەوە بۆ سەردەمی کابینەینەوە ئەم پارە خورانە و ئەم موچەخورانە یاسا چۆن نەتوانێت شەکوای فەرمانبەر هیچ دەقیقی قانونیمان نییە بەڵێ ئەمە کێشەیە بەڵام بە بڕای من ئەتوانم بڵێم ئەو بابەتە تازە کۆتایی هاتووە لەبەرەوەی ئێستا ئەو ئەرکێکی قورسی داراییە نە عێراق ئامادە بچێتە ژێرباری و هەرێمیش خۆی ناچێتە ژێربار لەرە من ئیمکانیەتم نییە بۆیە لەم بەینا ئێمە نابێت چاوەڕێ ئەوە بکەین بەڕاستی منم قسە قورسە ئیکەم نابێت چاوەڕێکم بڵێ وڵای ئەمە و پارە وەرەگرینەوە یان بە جۆرێک لە جۆرەکان زۆر بابەتێکی زەحمەتەوە کەواتە پەیامت چییە بۆ پەرلەمانتارانی نوێ بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق و یاساییەک کە هەوڵ بن دۆخە سیاسەکە هاوسەنگ بکەنەوە بۆ ئەوەی گرفتی قەیرانی دارایی موچە نەمێنێت چونکە وەکو خۆتوتر بابەتە سیاسەکە لە پێشە مشتێکەوە بە بڕای من ئەبێ ئەگەر ئێمە بمانوی کێشەی موچە چارەسەر بکەین ئەبێ لە مەرحەلەی یەکەمیانە وەک چۆن سونە یەک پاکێجە و شیع یەک پاکێجە بێ کوردیش یەک پاکی بێژی وەک یەک ئەنجومەن بێ بچێتە ئەوێ و بابەتی موچە بکرێ بە مەرجی ئەساسی لە ڕێکەوتنەکانی بینی هەرێم و عێراقا بۆ پێکێنانی حکومەتی عێراقی ئەگینا ئەگەر ئەم اتفاقە نەکرێ و لە هەمان کاتیشا بڵین هەموو ئەندام پەرلەمانەکان چ بڵین بە تایبەتی ئەوانی کە لێرە معارەزەن بەڕاستی ئەوێ لەوێ ڕەقیبن و کاری خۆیان بکەن بۆ ئەوەی بزان ئایا لەوێ ئەگەر وەکو تەرەفی سێم یەکی ئیخلالەکە بەڕاستی بە بابەتەکە ئایا هەرێمەی کە یان عێراقیکا بۆ ئەوەی لانی کەم
بەرچاوی ئەو خەڵکە ڕوون بێکایە سەبەب و مقەسید چییە لەم بوارەکە فەرمانبەری هەرێم هەموو جارە و قوربانەکەی بێت هەموو کاتێک لە بابەتی بژێوی خەڵکیە خەتای ئەو حکومڕانەی کە دەسەڵاتدارەتی خەڵکەکە ئەمە بابەتێکی بڕاوەتەوە یعنی کاتێک کە ئێمە حکومەت کاتێک کە نایەوێت ژیانی خەڵکی دابین کە ئەکەوێتە بیانوهێنانەوە بۆ هەنگاوەکانی بۆیە ئێستا یعنی هەر بەڕاستی ئەوەندەی کە ئەوترێ 120 ملیارەکە بنێرینیانەیە لێ نادیانیان نادان بەڕاستی ئەمە بابەتێکی هەر ئەیبە ئەمە بابێتە بابەتێکی سوۆسیال میدیا ئەمە بابەتێکی ئیداریە بابەتی قەرارێکە قەرارێکی دەسەڵاتدارێکە ئەم پارەیە بنێرە بە ئەو پارەیەمان بۆ بێ یعنی بۆیە بەڕاستی ئەو شانزە موچەیە یا هەر موچەکانی دیکەش هەمووی لە ئەستۆی حکوومەتی هەرێمایە چونکە خەڵک کاتێک ئەم حکومڕانەی هەڵبژاردووە ئەم دەسەڵاتداری دیاری کردووە کە ئەوەش بەڕاستی بە ڕێگایەک لەو ڕێگا ناشەرعەکان بەشێکی کە دیاریکرا ناتوانین بڵێن هەموو خەڵک ئەم دەسەڵاتی هەڵبژاردووە بەڕاستی ئەوە کاتە ئەوەی کە ئێمە بڵێن ئەم دەسەڵاتدارە تاوانبارە و ئەم دەسەڵاتدارە کاریگەری بەسەرەوەیە و ئەم دەسەڵاتدارە بەڕاستی نایەوێت کێشەی خەڵکی چارەسەرکە چونکە کاتێک دەسەڵاتدار ئەکەوێتە ئەوەی کە ببێتە قۆناغی دەسەڵاتدارەتی بەردەوام هەوڵی پاراستنی دەسەڵاتەکەی خۆی ئەدا لە کاتی هەوڵی پاراستنی دەسەڵاتەکەی خۆشیە کاریگەری دەرەکی لەسەر دروستە بێ و کاریگەری دەرەکیش ناکاتە ئەوەی کە بەڕاستی خزمەتی خەڵکی خۆی ئێمە ئەمە ئەبێ پێناسەیەکی ڕوون بێ لای خەڵکی ساڵی ڕابردوو ساڵانی ڕابردوش لە 2014ەوە کاتێک کە موچە ئەبردرێ ڕوبع موچە ئەدرێ نیو موچە ئەدرێ موچە نادرێ هەمووی خەتای حکوومەتی هەرێمە بەڕاستی یعنی کاتێک کە دەسەڵاتداری یەکێتی و پارتی دێن ئیدعای چیەکەن ئیدعای ئەوەکەن کە بەڕاستی ئابووری سەربەخۆیە هەر لێرەوە هەنگاوەکان بۆچی دروستە بێ هەنگاوەکان بۆ ئابووری سەربەخۆی دەسەڵاتداران دروستە بێ نەک ئابووری سەربەخۆی خەڵکی بۆیە خەڵک ئەلێرەوە گرنگ کە بەڕاستی ئەم پێناسەیە بۆ دەسەڵاتداری یەکێتی و پارتی دروستکە کاتێک کە باز لە ئابووری سەربەخۆکرێ ئابووری بۆ بەردەوامیدان بە دەسەڵاتی یەکێتی و پارتی نەک ئابووریەک بۆ خزمەتی خەڵکی بۆیە هەر کاتێک دەسەڵات ناوی دەسەڵاتی لێنرا بەڕاستی ناتوانێ خزمەتی خەڵکە لە بری خزمەتکردن بیانوو بۆ ناخزمەتەکانی هێنێتەوە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی ڕابردوو موچەیە خورا 2023 سێ موچە خورا ئێستش دوو موچە بەنیازم بخۆن بەڕاستی نابێ خەڵک و نابێ هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەڕاستی نابێت لە هەندێک لایەنی کە پەستانە سەر حکومەتی نابێت بەڕاستی ڕێبدەن کە حکومەتی هەرێم بۆیە ئێستا تۆپ لە ساحەی هەرێمە حکومەت عێراقی ئەگەر سێ ئێمە ئێستا مەترسی لەسەر دوو موچایە ئەڵەن مانگیدە بە ئەگەر و نەگەر و ئەدرێ ئەگەر حکومەتی هەرێم 220 ملیاری بنێرە بۆ عێراق 220 ملیاری بنێرە بۆ عێراق و بەغداد موچەی مانگی 11 نەنەرێ ئێمەڵی خەتای بەغایە بەڵام ئێستا ئەم 120 ملیاری مانگی دەشینە نردووە 120 ملیاری مانگی دەشینە نردووە بەنیاز نییە 11 بنێرێ ئێتە هەڵەو کەم کورتەکەی بەغا بێ لەکوێ بێت ئەو دوو موچەیە ئێستا خەڵکی پێیان وایە موچەکانیان ئەخورێ هی پێش ڕادستکردنی و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانە لە ڕێگای سۆمەوە دەسەڵاتی یەکێتی و پارتی بەرپرسیاری سەرچین دەسەڵاتی یەکێتی و پارتی بەڕاستی ئەبێ بە خۆیان نابچنەوە چونکە هیچ دەسەڵاتێک ناتوانێت بەردەوام بێ ئەگەر خزمەتی خەڵکی نەکا و ئەم دەسەڵاتەشیان کاتی ئەبێ و بۆیە هەموو کاتی خۆشیان بەوە ئەزانن کە ئەم دەسەڵاتیان بەسراوەتەوە بە هەندێک معادلاتی نێودەوڵەتیەوە بۆیە خزمەتی خەڵکی ناکەن ئەگەر هەر دەسەڵاتێک خەڵکی لەگەڵ نەبێ ئەم دەسەڵاتە وردە بەرەو کۆتایی ئەڕوات ئەوە خۆخەڵەتاندنە پێیان وابێ دەسەڵاتیان بەردەوام ئەبێ بەبێ ئەوەی خزمەتی خەڵکی بکەن ئەوەی کە ئەمڕۆ ئەبینیرە لە هەرێمی کوردستان باڵەخانە ئەچێ بە بەرزە بێتەوە هەندێ وێنەی ئاوەدانی دروستەکرێ ئەمانە لە پێناسەی خەڵکیە ناکاتە ئەوەی خەڵکی چەنە لەوە پشتی هەیە بۆیە خەڵک ژیانی ئەوێ خەڵک ئەوێ بژی هەر دەسەڵاتێک نەتوانێ پرۆژەکانی لە خزمەتی ژیانی خەڵکییا بێ نەتوانێت لە خزمەتی ئەوە بێت کە گەنجەکانی کار و کەسابەت و پرۆژەیان جێبەجێ بکرێ و گەنجەکان ئایندەی خۆیانی تیان نەبینەوە ئەو دەسەڵاتە دوابراوە و ئەو دەسەڵاتە کۆتایی دێت بۆیە
یەکێتی و پارتی ئەگەر لە پێناوی خەڵکیشانە بێ لە پێناوی مانەوەی خۆشیانە بێ پێویستە سیاست و بەرنامە و میکانیزمی دەسەڵاتدارەتی خۆیان بگۆڕن چونکە هیچ کاتێک دەسەڵات نەیتوانیوە بەردەوام بێت ئەگەر لە خزمەتی خەڵکیانە بێت. لە بەرنامەکەدا ڕوون بوویەوە هەموو پاساوانەی حکوومەتی ماوە بەسەر چوی هەرێمی کوردستان دەهێنێتەوە بە ناوی خۆ گونجاندن و قەیرانی دارایی و لێبڕینی موچە و پاشەکەوتنی موچە هەمووی بڕیاری سیاسین لە ئەنجامی هەڵی سیاسی و ئابوووریەوە یەنە پێش و هاتوونەتە پێش. بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەش پێویستەکە هەر لە ڕووی سیاسیەوە ئەم دۆخە لاسەنگە هاوسەنگ بکرێتەوە و چاوەڕوانێکی زۆریش لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان و بەتایبەت نوێنەرانی کۆمەڵی دادگەری هەیە هەم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەم لە ناوەندە سیاسەکەدا کە فشار دروستکەن تا دوو پارتی دەسەڵاتدار قمار یاخود یاری بە چارەنووسی موچەخۆر و فەرمانبەرانەوە نەکەن. تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێری کە سپاسگوزارم.